سڵاوتان لێ بێ قوتابیانی ئەزیز و خۆشەویستم، خۆشحاڵم دووبارە پێتان گەیشتمەوە لە بابەتێکی زۆر گرینگ لە بەندی نۆیەم. لە دەرسی ڕابردوو ئەمە باسی ئەلکاین و هەروەها هایدرۆکاربۆن ئەڕۆماتیەکانم لە بۆ کردن. ئەویش هیوادارم هەمووتان زەبت کردبی. ئێستا دێمە سەر بابەتێکی زۆر گرینگ، ئەویش بابەتی ئایزۆمەرەکانە. هەوڵ دەدەم لەو ڤیدیۆی ئینشاءالله ئایزۆمەرەکانتان زۆر بە جوانی تێبگەینم. طبعاً ئایزۆمەر قوتابیانی ئەزیز بە کوردی یعنی هاوگەردیلە، هاوگەردیلە، یاخود پێشی دەڵێن لێکچووەکان. ئەنجە بابزانین ئایزۆمەر چییە و چەند جۆری هەیە. طبعاً ئایزۆمەر قوتابیانی بەڕێزم ئەو ئاوێتانن کە لە شێوجی گەردی لە یەک دەچن، بەڵام لە شێوجی پێکهاتن جیاوازن. ئایزۆمەرەکان لە شێوجی گەردی بە یەک دەچن، بەڵام لە شێوجی پێکهاتن جیاوازن. ئەوجا ئێستا دێم ئەمن ئەو چەمکەیە تێدەگەینم مەبەستم چییە لەوەی کە لە شێوجی گەردی یەکسانن، بەڵام لە شێوجی پێکهاتن جیاوازن. طبعاً بەر لەوەی ئەوت پێ بڵێم دوو جۆر ئایزۆمەرمان هەیە قوتابیانی بەڕێز. یەکەم ئایزۆمەرە پێکهاتەییەکان کە دروستکاریشی پێ دەڵێن، چ بڵێن ئایزۆمەری پێکهاتەیی یاخود دروستکاری، و هەروەها دووەم جۆری ئایزۆمەر پێی دەڵێن ئایزۆمەری ئەندازەیی. ئینشاءالله هەوڵ دەدەم لەو ڤیدیۆی هەردوو جۆری ئایزۆمەرتان تێبگەین. ئێستا یەکەمین ئەمە دەینە سەر ئایزۆمەرە پێکهاتەییەکان. طبعاً ئەلێرانە هەندێک شتم نووسیە. ئەمە ئایزۆمەری پێکهاتەیی لە بۆ ئەلکانی دەخینین، لە بۆ ئەلکینی دەخینین، و هەروەها لە بۆ ئەلکاینیش دەخینین. دەتوانین لە بۆ ئەڕۆماتیش بخینین، و هەروەها دەتوانین لە بۆ بابەتەکانی بەندی دەش جێبەجێ بکەین. ئەنجا قوتابیانی بەڕێز ئایزۆمەرەکان لە کتابی کیمیای پۆلی 12 زۆر بە سادەیی باسکرایە. ئەجینە ئایزۆمەر لە دەری منهەجی طبعاً بابەتێکی زۆر وردە و زۆر سادە نییە، بەڵام ئەوەی پۆلی 12 زۆر بە سادەیی باسی کردە. ئەمیش دێم هەر ئەوها بە سادەیی پێتان دەڵێم. طبعاً لێرانە زەحمەتە ئەمە تێبگەین. دێم بڕگەی ئایزۆمەر لە بۆ ئەلکان، لە بۆ ئەلکین، لە بۆ ئەلکاین هەمووتان تێدەگەینم. دێمە سەر وایت بۆردێک. باشە، ئەلێرانە دێم ئایزۆمەرەکانتان تێدەگەینم قوتابیانی بەڕێزم، لەگەڵم من بن. ئایزۆمەرەکان یەکەم شت دوو جۆر ئایزۆمەرمان هەیە. ئایزۆمەری پێکهاتەیی واتە دروستکاری، ئایزۆمەری پێکهاتەیی واتە دروستکاری، و هەروەها جۆری دووەم پێی دەڵێن ئایزۆمەری ئەندازەیی. ئەوجا دەمەوێت یەک شتی زۆر گرینگتان پێ بڵێم، ئەویش ئەوەیە قوتابیانی بەڕێز. ئایزۆمەری پێکهاتەیی لە بۆ چییە؟ لە بۆ ئەلکانە، و هەروەها لە بۆ ئەلکین و ئەلکانی ئەڵقەی بەیەکەوە لە بۆتان باز دەکەم. لەوانەیە بە خۆتان بزانن لەبەرچی ئەو دوو بەیەکەوە لە بۆتان باز دەکەم، چونکە هەردووچیان ئەلکین و ئەلکانی ئەڵقەی هەمان یاسای گشتیان هەیە، هەمان شێوجی گەردیان هەیە، لۆیە بەیەکەوە باسییان دەکەین. و هەروەها دێم باسی ئەلکاینیشت لە بۆ دەکەم. ئەنجا تابیانی بەڕێز دەتوانم لە بۆ ئەڕۆماتیش ئایزۆمەری پێکهاتەیی باسکەم، دەتوانم لە بۆ بابەتەکانی بەندی دەش وەچی باسم کرد. بەڵام ئاگادار بە ئایزۆمەری ئەندازەیی تەنها لە بۆ دووشتە. زۆر گرینگە ئەوەی بزانی قوتابیانی بەڕێز، لە بۆ ئەلکینە و هەروەها لە بۆ ئەلکانی ئەڵقەیە. لە بۆ ئەلکینیش قانونەکە باسکرایە، لە بۆتان باز دەکەم، بەڵام لە بۆ ئەلکانی ئەڵقەیی باس نەکرایە چۆنیەتەکەی کووە لە ناو کتابیمە. لۆیە تەنها ئەوەندەی دەڵێن ئایزۆمەری ئەندازەیی
لألكين هي وهروها لألكاني القيش هي وكو هبون اگر لبود بيته ولا وزاري بيت بلي ايزومري اندازي لكام لماني خواره ودروز دبيت باسي الكيني بكار راستا باسي الكاني القيش بكار راستا يعني او دوانا ايزومري اندازيان تيدا دروز دبيت وجه استا زوري يكمي ايزومري بيكاتي دين دخينين اويج لبو چه لبو الكانكان باشان دي مسر الكينو الكاني القي انزا دي مسر الكاين يلا قتابياني باريس استا ديم امن باسي الكان لبو دكم الكان طبعا لا الكان قتابياني باريس بخوتان دزانن ميثان ايثان بروبان بيوتان بينتان هيكسان هيبتان اوكتان نونان ديكان او دعاوية من هبو لو دعاويتي قتابياني أزيزم سيكم ايزومريان نيا ميثانو ايثانو بروبان ميثانو ايثانو بروبان لما زمكاش نسيتم لبن دستت هي ميثانو ايثانو بروبان ايزومريان نيا كدلم ايزومري نيا قتابياني أزيزم يعني يكشي وجي بيكاتني هي تنها اوانا استام ميثان يكشي وجي بيكاتني هي تنها CH4 ايثان تنها CH3 بس او شيوغي هي ايديكي نيا استا لبيوتاني تيدغي ما بستم لويا كهيتي يعني تي باشا بروبان بهمان شيوا دبتا CH3 CH2 CH3 ما بستم لويا اوانا لقيان ليدروس نابي يعني اقلبوت بيته وكاو بروبانا هاتي تولو زاري كام لماني خواروا ايزومري بيك هاتي نيا باشا ميثاني تيدا براستا ايثاني تيدا براستا بروباني شي تيدا براستا زور باشا استا دي مسر بيوتان ياخد بلم ايزومري چه برسيار لبو بيوتان اويتي C4H10 اويتي C4H10 ايا ايزومري هي بلي باشا هيتي يعني تي تمشاكن قتابياني بريس فكري ايزومري ابو شويه چوار كربونتي يكم زار زنجيره چي بكا ببيلق چوار كربونتي ابو شوي باشا انزاگر هيدروجين كانش كت CH3 CH2 CH2 CH3 او ناوي تيا او ناوي بيوتانا لا ايزومري دوام سي كربوني ديلموا كربونشي دكا ملق CH3 CH3 او سي كربونم هشتوا كربوني توارم ليه دكمو ديكملق لچين در ديكيه قتاب يعني برز گوتمان سرچوبي و گاوانيكا نابي واتا او سر و او سري نابي لقي لدروز بي يك زم هي ناو راستي او زيان سريان خواري دتواني لسري دابني CH3 ده الله او ناوي تيا او دريشترين زنزيرة او كاتي او دبتلق يك دو سي لدوامي مثيلتها دو مثيل زنزيرة كت سي كربونة بروبان قتاب يعني بريس اويتي C4H10 دو ايزومري هي يكتشان بيوتانا يكتشان دو مثيل بروبانا اگر تمشاي او دو شيوغا بيكاتني بكم طبعا شيوغا بيكاتنا كان زياوازن بلام هر دو چيان شيوغا گرديا كان C4H10 لبرتي لبريو تار كربوني هي اوش تار كربوني هي 1 2 3 4 كربوني گوتمان لبو شيوجي گردي همو كربونا كان حساب دكين هم زنزيره هم لقكش حساب دكي كواتا ايزومر تي قتابياني بريس لشيوجي گردي يكسانن بلام لشيوجي بيكاتن تين جیاوازن او جا استا اوا ناتوانم شوێنی لقەکەی بگۆڕم لە بۆ ئێرە و ئێرە ناتوانم کاربۆنە چی دیکەی لێ بکەمەوە دەیکەوا بوو ئاوێتەی C4H10
دەڵێم دوو ئایزۆمەری پێکهاتەیی هەیە، یەکیان بیوتانە، یەکیان دوو مەثیل پرۆپانە. ئێستا دەبی ئەتوو لەوەی تێگەیشتبی کە میثان و ئیثان و پرۆپان لەبەرچی ئایزۆمەریانی ئەوانە تەنها یەک شێوەجی پێکهاتنیان هەیە، خەڵاس شێوەجی دووەمی نییە. ئێستا دێمە سەر ئەو جارەی پێنتان ئاوێتەی C5H12. بابزانی ئەو ئاوێتەیە چەند ئایزۆمەری هەیە؟ یاڵڵا قوتابیانی بەڕێز. یەکەم گوتمان فکری ئایزۆمەری چۆنە؟ 5 کاربۆنت هەیە، یەک زنجیرەی پێنجی بکە بەبێ لق یاڵڵا 5 کاربۆنی دەکەم، ئەوە 5 کاربۆن. هایدرۆجینەکان دەکەم CH3 CH2 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 CH3. یاڵڵا ئەوە ناوی چییە؟ ئەوە ناوی پێنتانە. پێنتان. یاڵڵا لە دووەم چ دەکەم؟ بەخۆی 5 کاربۆنە، چواری دێڵمەوە، یەکەچیان دەکەمە لق. یاڵڵا قوتابیانی بەڕێز، 4 کاربۆنی دێڵمەوە، یەکەچیان دەکەمە لق. ئەوسەر و ئەوسەری نابی، چکە ئەگەر دابنێی لێی هەر دەبتەوە زنجیرە، کەواتە دەبتەوە پێنتان. ئێمە نابی ناوی دووبارەمان هەبی، کەواتە یان ئێرە یان ئێرە. ئەلێرەی دادەنێم CH3. یاڵڵا ئەگەر هایدرۆجینەکان دابنی، ئەوە ناوی چیە قوتابیانی بەڕێز؟ درێژترین زنجیرەی هەڵدەبژێرم، ئەوە مەثیلە. لەولایە ڕەنووز دەکەم کە لەقەکەی لێ نزیکە، دەزانن 1 2 3 4. لە دووەمی مەثیلت هەیە، دوو مەثیل. زنجیرەکەت ناوی چیە؟ ناوی بیوتانە. قوتابیانی بەڕێز، ئەگەر مەجالی تێدا بوو شوێنی لقەکەی بیگۆڕە. ئێستا لێرە ئەگەر ئەمن ئەو مەثیلێ بینمە ڕقەم 3 دەبی یان نابی؟ بەتەئکید نابی. لەبەرچی؟ لەوانەیە تەڵەبەی ماوەستە تازە نەتگۆ دەکرێت لێرەش دابنێن، دەکرێت لێرەی دابنێ، بەڵام قوتابیانی بەڕێز ئەو کاتی لێرە ڕەنووز دەکەی. ئەگەر ئەو مەثیلەی بینمە ئێرانە، ئەو کاتی ئەلێرە لەلای ڕاست ڕەنووز دەکەم، دەڵێم 1 2. دەبتەوە دوو مەثیل بیوتان. نابی ناوی دووبارە هەبی، هەروەکو چۆن ئێستا لە ماڵەکی ناوی دوو کەس ناویان محەممەد بی. باشە؟ ئاوێتەیەکیش ناکرێ دوو ئایزۆمەری بی، هەردووک دوو مەثیل بیوتان بی. ئەگەر بیکەم کە هەڵەیە قوتابیانی بەڕێستم شا بکەن، 4 کاربۆن، ئەوە 4 کاربۆن. ئەگەر ئەوە لێرە لە دووەممدانێ، ئەو جارێ بیهینمە ئێرانە CH3. یاڵڵا ئەوە CH3 CH2 CH3. قوتابیانی بەڕێز، ئێستا ئەمن ئەوە درێژترین زنجیرەکەمە، ئەوە مەثیلە. ئێو کاتی دەبی لە لای ڕاست ڕەنووزکەم، دەڵێم ئەلێرە چکە لەقەکەی لێ نزیکە، 1 2 3 4. دەبتەوە دوو مەثیل بیوتان. ئەمن دوو مەثیل بیوتانم هەیە، ئەوە تا. بۆیە ئەگەر ناوی دووبارە هەبوو، ئەو ناوەی هەژمار مەکە. ئێستا نەمتوانی شوێنی لقی بگۆڕێم، لە سێیەم حاڵەت دێم کاربۆنەکی دیکەش لێ دەکەمەوە. یعنی زنجیرەکەی کورد دەکەمەوە. ئەوە جار زنجیرەکەم پێنتان بوو، دوای کردمە بیوتان. کە مەجالی شوێنی لقەکەی نەما بیگۆڕێم، دەیکەمە پرۆپان. دوو کاربۆن دەمینێ، بەخۆی 5 کاربۆنە. ئەوە سێم کرد زنجیرە، دوو کاربۆنەکەی لە چێدانێم؟ ئەوسەر و ئەوسەری نابی. قوتابیانی بەڕێز، یەکەچی لێرە دادنێم، یەکەچ ئەلێرە دادنێم. ئەوە CH3، ئەوە نایەوێ، ئەوەش CH3، ئەوەش CH3، ئەوەش CH3. یاڵڵا ئەوەی کو ناو لێ بنین قوتابیانی بەڕێز، درێژترین زنجیرە هەرکوی هەڵبژێری سێمە، 3 کاربۆن، یعنی 1 2 3 1 2 3 1 2 3، هەرکوی بڕۆی 3. کەواتە ئەوە مەثیلە، ئەوەشیان مەثیلە. ئەو زنجیرێک و ڕەنووسکەم لەو لای لقەکەی لێ نزیکە، لە هەردووک لای یەکسانە، کەواتە 1 2 ئەوە 3. لە دووەمی دوو لقی لێ هەردووک مەثیلە، بۆیە دووی دوو جار دەنووسینەوە، 2 فاریزە 2 داش دوانە مەثیل چی؟ زنجیرەکەم پرۆپان.
زۆر باش. ئێستا مەجالی لق گۆڕینی نەما، مەجالی ئەوەی نەما کاربۆنەکی دیکە لێ بکەیەوە، دەیکەوا بوو ئەلێرانە کۆتایی پێدەینم دەڵێم ئاوێتەی C5H12 سێ ئایزۆمەری پێکهاتەیی هەیە، سێ ئایزۆمەری دروستکاری بەخۆم دروست دەکەم، لێ پێی دەڵێن دروستکاری بەخۆ دەی دروست دەکەی. ئەگەر دیقەت بدەمە ئەو شێوگە پێکهاتنانە هەمویان 5 کاربۆنیان هەیە، 12 هایدرۆجینیشیان هەیە، یعنی شێوگە گەردیەکەیان یەک شتە ئەو سێیە. ئەدیچیان جیاوازە، شێوگە پێکهاتنەکەیان جیاوازە، ئەوە پێی دەڵێن ئایزۆمەر. ئەنجا قوتابیانی بەڕێز لەوانەیە لە بۆت بێتەوە لە وزاری پرسیارەکی ئەو هات لێ بکات بڵێ کام لەمانە ئایزۆمەری پێکهاتەیی C5H12 لە ئەی پێت دەڵێ پێنتان، لە بی پێت دەڵێ 2 مەثیل بیوتان، لە سی پێت دەڵێ 2 فاریزە 2 دوانە مەثیل پرۆپان، لە دی پێت دەڵێ هەمویان. بەڵێ هەمویان ڕاستە، هەمویان ئەو ئاوێتانە پێنتان و 2 مەثیل بیوتان و 2 فاریزە 2 دوانە مەثیل پرۆپان هەمویان ئایزۆمەری پێکهاتەی چن؟ ئەو ئاوێتەن C5H12. هیوادارم تێگەیشت بن. کەواتە ئێستا دێمەوە نوقتەی یەکەم. ئەمە گوتمان لە ئەلکان میثان و ئیثان و پرۆپان ئەوانە ئایزۆمەری پێکهاتەیان نییە. لەبەرچی؟ لەبەرەوەی تەنها یەک شێوژیان هەیە. ئایزۆمەر دەبی لە شێوگەک زیاتری هەبی، بەلایانی کەم دەبی دوی هەبی، وەکو بیوتان. ئێستا ئەو ئاوێتەیە C4H10 دوو ئایزۆمەری هەیە، یەکیان بیوتانە یەکیان 2 مەثیل پرۆپانە. ئەدی پێنتان C5H12 پێنتانی هەیە 2 مەثیل بیوتان 2 فاریزە 2 دوانە مەثیل پرۆپان، دەبتە سێ ئایزۆمەر. کەواتە قوتابیانی بەڕێز هەرچەندە کاربۆن زیاتر بی ئایزۆمەرەکانچیان لێ دێ تەبعاً زیاتر دەبێت. بە زیادبوونی ژمارەی کاربۆن ئایزۆمەرەکانیش زیاد دەبی. ئەوە ئێستاوە 4 کاربۆنی هەبوو 2 ئایزۆمەرە، ئەوە بوویتە 5 کاربۆن 3 ئایزۆمەری هەیە. ئێستا دێم هێکسانیشت لە بۆ دەکەم. هێکسان 5 ئایزۆمەری هەیە. جا قوتابیانی بەڕێز بەس هێکسانت لە بۆ دەکەم. هێپتان و ئۆکتان و نۆنان و دێکان تقریباً 75 ئایزۆمەری هەیە. ئێوە لە ناو منهەجی مە نییە. لۆیە باز دەکەم دەڵێم لە ناو منهەجی مە ئایزۆمەر زۆر بە سادەیی باس کرایە. باشە قوتابیانی بەڕێز هەر ئەو سادانەش لە بۆ تو دێتەوە لە وزاری. باش ئێستا دێم هێکسانت لە بۆ دەکەم بزانین ئەو چەند ئایزۆمەری هەیە. پرسیار ئایزۆمەری یان ئایزۆمەرەکانی ئاوێتەی C6H14 بنووسە. یاڵڵا C6H14 6 کاربۆنی هەیە. گوتمان فکری ئایزۆمەری کووە قوتابیانی بەڕێز؟ مادەم 6 کاربۆنی هەیە ئەوەل جار زنجیرەیەکی شەشی. یاڵڵا لەگەڵە من فێر بە 6 کاربۆنی بکە. ئەوە 6 کاربۆن. یاڵڵا 6 کاربۆن هایدرۆجینەکان ناکەم تەکیدم دەزانن. 6 کاربۆن ناوی چییە؟ ناوی هێکسانە. هێکسان کەواتە بەخۆی. ئاها دووەم ئایزۆمەر چ دەکەم قوتابیانی بەڕێز؟ ئێوە 6 کاربۆنە 5 کاربۆنی دێڵمەوە، ئەوە 5 کاربۆن. کاربۆنەچی لێ دەکەمەوە دەیکەمە چی؟ دەیکەمە لق لە چێندەر ئەوسەر و ئەوسەری نابی، ئەولا و ئەولایەکەی نابی. لە چێندەر یان لێرە یان لێرە یان ئەلێرە. ئەوە جان لە دووەمی دەست پێ بکە CH3. دەی باش ئەوە ناوی چییە؟ ئەوە درێژترین زنجیرە، ئەوەیان مەثیلە. لە کامە لای ڕاڕەنووس دەکەم لەو لای لقەکەی لێ نزیکە. یاڵڵا 1 2 3 4 ئەوە 5. لە ڕقم دوی چمان هەیە؟ مەثیلمان هەیە. دەڵێم 2 مەثیل زنجیرەکەم چەندە؟ 5 کاربۆنە کەواتە پێنتان. ئاها قوتابیانی بەڕێز تەمەشاکە. ئایا مەجال هەیە شوێنی ئەو لقەی بینمە سێەم؟ بەڵێ لۆ چووکە ناوی دووبارەم نابی. ئەگەر ئەو مەثیلەی بینمە ئێرانە تەمەشا دیقەت بدەنێ سێەم هەر 5 کاربۆنی دێڵمەوە، ئەوە 5. لێرەم دانێ ئەو جارەی دەینمە سێەم. لەبەرچی دەینمە سێەم؟ لەبەرەوەی کاتێک درێژترین زنجیرەی هەڵدەبژێرم ئەو مەثیلە لە ناوەڕاستیە.
ئەگەر لە لای ڕاستیش بێم 1 2 3 لە سێمی دەگەمێ لەو لاش بێم 1 2 3 کەواتە ئارەزووی خۆتە لەو لای ڕەنووز دەکەم 1 2 3 4 5 لە سێمی مەثیلم هەیە لە سێمی مەثیلمان هەیە و زنجیرەکەشم ناوی پێنتانە پێنتان ئاها ئەو جا ئێستا قوتابیانی بەڕێز ئایا دەتوانم لە سێمی بینمە چوارەم قوتابیانی بەڕێز دەتوانی بیهینی بەڵام ئەو جارەی لە لای ڕاست ڕەنووزەکەی دەبتەوە دووەم 1 2 ئێوە هەیتم دوو مەثیل پێنتان کەواتە کاتێک کە دەگەمە ناوی دووبارە یەکسەر قەتعی دەکەم دەڵێم نابی ناوی دووبارەم هەبی چ دەکەم زنجیرەکەم کورد دەکەمەوە پێنتانم هەبوو ئەو جارەی دیکەمە بیوتان 4 کاربۆن ئەوە 4 بەخۆم 6م هەیە 6 کاربۆنم هەیە ئێوە 4م کرد زنجیرە دوو کاربۆنەکەیت کە دەکەمە لق لە چێندەر و چێندەر لەو سەر و لەو سەری نابی لە دووەم و لە سێەم باشە یەکەچی ئەلێرە دادەنێم ئەوە CH3 یەکەچ ئەلێرانە دادەنێم CH3 یاڵڵا قوتابیانی بەڕێز درێژترین زنجیرەکەم 4 کاربۆنە دوو لقی لەسرە هەردووچیان چین هەردووچیان مەثیلن کوو ڕەنووسکەم لەو لای لقەکەی لێ نزیکە 1 2 دەگەمە لق 1 2 دەگەمە لق کەواتە لە هەردووک لای لە دووەم کاربۆنی دەگەی لقی بە ئارەزوی خۆتە یاڵڵا 1 2 3 4 لقەکان لە چەندەم و چەندەمی هەیە لە دووەم و لە سێمی هەیە دەڵێم 2 فاریزە 3 داش دوانە مەثیل چی زنجیرەکەت بیوتانە بیوتان ئایا دەتوانم ئەو دوو لقەی هەردووک لەسەر یەک کاربۆنی دانێم بەڵێ ئەوە پێنجەم ئایزۆمەرە قوتابیانی بەڕێزم پێنجەم ئایزۆمەر هەر 4 کاربۆنی دێڵمەوە بەڵام ئەو جارەی دوو کاربۆنەکەی لە دووەم و سێمی دانانێم دوو لقەکە هەردووچی لە دووەم دادەنێم تەمەشاکەن ئەلێرە یەک لەسەرێ یەکەچ لە خوارێ ئەوم لەسەری دانایە ئەوشم لە خوارێ دانایە ئاها دەیاڵە ئەوە درێژترین زنجیرە ئەوەیان لق ئەوەشیان لق ئەوەی کوڕە نووزەکەین لەو لای کە لقەکەی لێ نزیکە 1 2 ئەگەر لەو لای بە 1 2 3 کەواتە لە لای چەپ 1 2 3 ئەوە 4 ئۆلۆی ئەو ناونانانە من بە سەریعی باز دەکەم ئەمە لە ئەلکانی ناونانمان زۆر بە تەفاسیل باس کردی قوتابیانی بەڕێز ئەم باسی ئایزۆمەرت لۆ دەکەم ئێستا کەواتە لە دووەمی دوو لقی لەسرە دەڵێم 2 فاریزە 2 داش دوانە مەثیل چیت زنجیرەکەم بیوتانە بیوتان ئاها ئەو ئێستا تەڵەبە هەیە ئەگەر لی بپرسێم دەڵێم ئەرێ دەکرێ ئەو دوو مەثیلێ هەردووچی ببێ سێم دەڵێ مامۆستا دەکرێ ڕاستە دەکرێ بەڵام ئەو کاتی ئەگە ئەو دوو مەثیلە بێتە ئێرانە ئەم لە لای چەپ ڕەنووس ناکەم لە لای ڕاست ڕەنووس دەکەم چکە هەدرێمەوە 1 2 هەدەبتەوە 2 فاریزە 2 دوانە مەثیل بیوتان کەواتە دووبارە هەڵەیە تەڵەبە هەیە دەڵێ مامۆستا ئەم ناتوانم لقی ئەثیلی دروستکەم تەمەشاکەن ئەو طبعا هەڵەیە بەس ئەوە لە بۆ دەکەم خلاص ئەو کۆتایی پێهات C6H14 ئەو ئاوێتەیە 5 ئایزۆمەری هەیە 5 ئایزۆمەری هەیە ئەوەی کە لە بۆ دەکەم هەڵەیە باشە تەمەشاکەن دەڵێم 4 کاربۆنم هەیە تەڵەبە هەیە دەڵێ مامۆستا قڵەچی دەکەمە ئەثیل ئەلێرانە ئەثیلی دروست دەکەم CH2 CH3 هایدرۆجینەکان دادەنین CH2 CH3 ئەوەی کو ناو لێ بنێین قوتابیانی بەڕێز خۆ درێژترین زنجیرە لێرانە 4 کاربۆن نییە دەبی بێی درێژترین زنجیرەی هەڵبژێری درێژترین زنجیرەی هەڵبژێری کو هەڵدەبژێری ئەبەو شێوەی دی 1 2 3 4 5 کەواتە ئەو کاتی ئەوەیان دەبتە لق دەی باشە ئەو لقە لە چەندەم کاربۆنیە 1 2 3 1 2 3 ئارەزوی خۆت 1
2 3 4 ئەوەش 5 لە سێمی مەثیلت هەیە لە سێمی مەثیلت هەیە زنجیرەکەشت 5 کاربۆنە پێنتان قوتابیانی بەڕێز ئەو ناوەم هەیە ئەوەتە سێ مەثیل پێنتان بۆی نابی ناوی دووبارە هەبی دەی کەواتە ئەوە بە ئایزۆمەری داناندرێت چونکە ئەوەم هەیە ئەو ناوم هەیە لێ هەر شتێکت بە خەیاڵدا دێ بینووسی بیکە ناوەچی لێ بنێ ئەگە ئەو ناوە لە ناو ئەو ناوانە هەبوو کەواتە ئەوی ئیلغاکەوە باشە ئەوی لا بدە چونکە نابی ناوی دووبارە هەبی کەواتە ئاوێتەی سیسکس H14 چەند ئایزۆمەری پێکاتەی و دروستکاری هەیە 5 ئایزۆمەری هەیە ئایزۆمەرەکان کامانن لەوانی لە وزاری لەوەت بێتەوە قوتابی بەڕێز دەڵێ کام لەمانە ئایزۆمەری ئاوێتەی سیسکس H14 یاڵڵا هێکسانت دەداتێ ڕاستە 2 مەثیل پێنتان ڕاستە 3 مەثیل پێنتان ڕاستە 2 فاریزە 3 دوانە مەثیل بیوتان واروها 2 فاریزە 2 دوانە مەثیل بیوتان ئەویشیان هەر ڕاستە کەواتە قوتابیانی بەڕێز ئاگادار بن ئەو ئەمن باسی ئەلکانم لۆ کردی لە ئەلکان میثان ئیثان پرۆپان ئایزۆمەری پێکاتەی نییە بیوتان پێنتان هێکسان ئەو سێشم لۆ کردی ئەو سێ بزانی بەسە ئیدی کەمان ناوی قوتابیانی بەڕێز هێپتان و ئۆکتان و نۆنان و دێکان ئەوانە پێویست ناکە ئەتو ئایزۆمەرەکانی بزانی چونکە لە منهەجی منیە ئەوە بەنسبەت ئەلکان زۆر باش ئێستا دێمە سەر ئەلکین و ئەلکانی ئەڵقەی ئەلکین و ئەلکانی ئەڵقەی قوتابیانی بەڕێز لۆ ئەو دوای بەیەکەوە باز دەکەم لۆ دووبارە دەکەمەوە چونکە ئەو دوانە یاسای گشتیان وەکو یەکە هەردووچیان CnH2n شێوجی گشتیان یاسای گشتیان یاسای گردی گشتیان هەموو هەردووچیان وەکو یەکە زۆر باش ئێستا دێم پرسیارەکی گرنگت لێ دەکەم با بزانیم پرسیارەکە چییە جوان دیقەت بدێ دەڵێم ئایزۆمەرەکانی ئاوێتەی C4H8 بنووسە یاڵڵا قوتابیانی بەڕێز دیقەت دەنێ ئەوە زۆر گرینگە ئاگادار بن ئێستا ئەگەر ئەو ئاوێتت لۆ بێتەوە باشە ئاوێتەی C4H8 ئەگەر لۆت بێتەوە بڵێ ئەرێ ئەوە چ ئاوێتەکە ئەلکانە یان ئەلکانی ئەڵقەیە یان ئەلکین یان ئەلکاینە ئەمن دێم یاسام لەبەرە CnH2n ئەوە 4 جاران 2 دەکاتە 8 تەڵەبەیە دەڵێ مامۆستا وەڵا ئەوە دەشێت ئەلکانی ئەڵقەیی بی دەشێت ئەلکین بی دەشێت ئەلکانی ئەڵقەیی بی دەوەرە ئایزۆمەرەکانی ئەلکینی لە بۆ بکە مادەم دەشێت هەردووچی بی بابزانی ئەلکین کووە دەی ئەلکین چ بەندەچی تێدا بوو گوتمان بەندی دوانی تێدایە وەرە با فێرت کەم کو ئایزۆمەرەکانی ئەو ئاوێتەی لە بۆ ئەلکینی دەکەم چەند کاربۆنی هەیە 4 کاربۆنی هەیە یاڵا 4 کاربۆنی بکە ئەوە 4 کاربۆن دەی باشە بەندی دوانی تێدایە قوتابیانی بەڕێز لە ئەلکین یەکەم جار بەندە دوانیەکەی لە کاربۆنی ڕەقەم 1 دابنێ لە کاربۆنی ڕەقەم 1 ئەنجا ناوی لێ بنێ ئەوە ناوی چییە ئەوە ناوی 1 داش بیوتینە ئەگە لێر دەست پێ بکەم 1 گوتمان لەو لایە ڕەنووز دەکەین کە لە دەرسی ڕابردوو باسمان کرد لەو لای ڕەنووز دەکەی کە بەندە دوانیەکەی لێ نزیکە 1 2 3 ئەوەش 4 گوتمان لە نێوان 1 و 2 یەکەکەی هەڵدەبژێرین ئایا مەجال هەیە بەندە دوانیەکەی ببەمە ڕەقەم 2 بەڵێ مەجال هەیە ناوی دووبارەشم نابی ئەلێرە ئەمن شوێنی بەندە دوانیەکەی دەگۆڕم ئێستا ئەوە لە کام لای ڕەنووسکەم بە ئارەزوی خۆتە چکە بەندە دوانیەکە کەوتیتە ناوەڕاست لە لای ڕاستیان سەپ 1 2 3 4 بەندە دوانیەکەم کەوتیتە نێوان 2 3 کەواتە دووەکەی هەڵدەبژێرم 2 داش بیوتین
ئێستا دەین ئایا مەجال هەیە بەندە دوانیەکەی ببەمە ڕقم 3 بەڵێ خۆ مەجال هەیە مەجال هەیە دەیتوانی بیبێ ئێرانە بەڵام قوتابیانی بەڕێز ئەو کاتی لەو لای ڕەنووس دەکەم ئەو کاتی لە لای ڕاست ڕەنووس دەکەم لۆیە ئەگەر بیهینمە ئێرانە بەندە دوانیەکەی لێرە ڕەنووسی کەم دەڵێم 1 داش بیوتین ئەوەم هەیە کە مەجال نەما شوێنی بەندە دوانیەکەی بگۆڕی ئەو جەوەرە کاربۆنی لێکەوە قوتابیانی بەڕێز تمشا 4 کاربۆنە 3 کاربۆنی بێڵەوە 3 کاربۆن یەکەچیان دەبی بەندی دوانی بچکە ئەلکینە دەی کاربۆنە چی لێ دەکەمەوە دەبی بیکەمەلق لە چێندەر ئەو سەر و ئەو سەری نابی ئەو سەر و ئەو سەری نابی ئاها ئەدی چێندەر دەبی بیهینمە ئێرانە CH3 ئێستا ئەوە ناوی چییە؟ وەرە لەو لایەی ڕەنووس بکە کە بەندە دوانیەکەی لێ نزیکە ئەوە درێژترین زنجیرە ئەوە دەبتە مەثیل قوتابیانی بەڕێز دەی لێرە ڕەنووس دەکەم 1 2 3 ئەوەل جار ناوی لەقەکەی بڵێ 2 داش مەثیل 2 داش مەثیل ئەنجا بەندە دوانیەکە لە نێوان 1 و 2 یەکی هەڵدەبژێرم 1 داش چی 3 کاربۆن پرۆپین تەواو هیچی دیکەی لەگەڵ ناکرێەوە کەواتە ئەم ئاوێتەیە C4H8 سێ ئایزۆمەری ئەلکینی هەیە ئەوە باسی ئەلکینم لۆ کردی باشە هەمان ئەو ئاوێتە گوتم دەشێت ئەلکانی ئەلقەیش بێ دەوەرە ئایزۆمەرەکانی ئەلکانی ئەلقەیشی لەبوو بکە یاڵا قوتابیانی بەڕێز ئێستا دێمە سەر ئەلکانی ئەلقەی بابزانین ئەو ڕەنگە کووە ئەلکانی ئەلقەی دەی 4 کاربۆن یعنی 4 گۆشە ئەوەل جار 4 گۆشە کو دەیکەی CH2 ئەوە چی ئەوە 4 گۆشەیە ئەوە 4 گۆشەیە 4 گۆشە ناوی چییە بیوتانی ئەلقەی ئاها ئایا دەتوانم بیکەمە 3 گۆشە و کاربۆنی چارەم بکەمە لق بەتەکید بڵێ ئەبەو شێوەی CH2 ئەلێرانە بیکەمە مەثیل یعنی 3 گۆشە ئەلێرانە مەثیلە چی دابنێم ئێوە ناوی چییە ئەوە مەثیل پرۆپانی ئەلقەی ئاها دەی باشە هیچی دیکەی دەتوانم لەگەڵ بکەم ئەلقەی دیکە دەتوانی بیکەی 2 گۆشە نەخێر 1 گۆشە و 2 گۆشەمان نەبوو میثانی ئەلقەی ئیثانی ئەلقەی ئەو شتەمان نییە سادەترینی پرۆپانە ئێتاوە شوێنی لقەکەش ناتوانی بگۆڕی لێرەدانەی هەر مەثیل پرۆپانی ئەلقەیە ئەلێرەدانەی هەر مەثیل پرۆپانی ئەلقەیە کەوابوو ناتوانم هیچی لەگەڵ بکەم ئاها پرسیارە مهمەکە ئەوەیە قوتابیانی بەڕێز تەمەشا ئەگەر لە بۆت بێتەوە پێت بڵێ جوان دیقەت بدەنە ئەو پرسیارەی قوتابیانی بەڕێز دەڵێتە من ئایا ئاوێتەی C4H8 چەند ئایزۆمەری هەیە نەیگوتێ چەند ئایزۆمەری ئەلکین نەیگوتێ چەند ئایزۆمەری ئەلکانی ئەلقەی ئاها دەڵێم ئەوە 3 ئەلکینی هەیە باشە 4ەم و 5ەمیش لە ئەلکانی ئەلقەی کەواتە 2 ئەلکانی ئەلقەیشی هەیە 3 ئەلکینیشی هەیە هەمووی دەبتە چەند دەبتە 5 ئایزۆمەر بەڵام ئەگەر لە پرسیار ئاگادار بە لە بۆی تەحدید کردی گوتی ئایا ئاوێتەی C4H8 چەند ئایزۆمەری ئەلکینی هەیە دەڵێ 3 ئایزۆمەری ئەلکینی هەیە ئەگەر لۆی تەحدید کردی ئایا ئەو ئاوێتەیە چەند ئایزۆمەری ئەلکانی ئەلقەی هەیە دەڵێن 2 ئایزۆمەری ئەلکانی ئەلقەیشی هەیە بەڵام ئەگەر تەحدیدی نەکرد هەر ئەوها گوتی چەند ئایزۆمەری هەیە ئەم ئاوێتەیە دەڵێم 5 ئایزۆمەری هەیە ئەوە ئەلکین و ئەلکانی ئەلقەیی بەیەکۆم لە بۆ باسکردی لەبەرچی لەبەرەوەی قوتابیانی بەڕێز یاسای گشتیان
وەکو یەک. ئێستا دێمە سەر ئەلکاین قوتابیانی بەڕێز ئەلکاین. ئەلکاینی کوی دەناسینەوە؟ بەو یاسایە CnH2n کەم دوو. ئەوە یاسایەکەیە قوتابیانی بەڕێز. یاڵڵا طبعا لە ئەلکاینیش بە هەمان شێوە ئیثاین و پرۆپاین ئایزۆمەری پێکاتەیان نییە. دەبێت ئەوانە تەنها یەک شێوجیان هەیە. ئیثاین هەر یەک شێوجی هەیە، پرۆپاینیش یەک شێوجی هەیە، ناتوانی لقی لێ دروستکەی. لە چی دەست پێ دەکا؟ لەو ئاوێتەی. ئێستا من ئەگەر پێت بڵێم لە بیوتاینی ڕا ئەها دەڵێم ئایزۆمەرەکانی ئاوێتەی C4H6 بنووسە. دەی چەند کاربۆنمان هەیە؟ 4 کاربۆنمان هەیە. ئەوەل جار زنجیرەکی 4 کاربۆنی بکە. 4 کاربۆن. ئێیاڵڵا ئەلکاین چ نەوعە بەندەچی هەبوو؟ بەندی سیانی تێدایە. ئەوەل جار قوتابیانی بەڕێز بەندە سیانەکەی لە کاربۆنی ڕقم 1 دابنێ. دەیاڵڵا 1 2 3 4 لە نێوان 1 و 2 یەکچی هەڵدەبژێرم دەڵێم 1 داش 4 کاربۆن ناوی چییە؟ بیوتاین. ئاها ئایا مەجال هەیە بەندە سیانەکەی ببەمە کاربۆنی ڕقم 2؟ بەڵێ هەیە. دەڵێم ئەو های لێ دەکەین. یاڵڵا قوتابیانی بەڕێز ئەوە ناوی چییە؟ 1 2 3 4 چکە بەندە سیانێکە کەتیتە ناوەڕاستی ئاوێتەکەی بە ئارەزوی خۆتە لە کامە لای ڕەنووزەکەی دەبی. کەواتە دووەکەی هەڵدەبژێرم 2 داش بیوتاین. ئاها ئێستا ئایا مەجال هەیە بەندە سیانیەکەی ببینە ڕقم 3؟ نەخێر ناتوانین. دەتوانی بیبەی بەڵام ئەو کاتش هە لە لای ڕاست دیسان ڕەنووزەکەمەوە ئێدەبتە ناوی دووبارە. ناوی دووبارە هەبیتن. ئێستا تەڵەبە هەیە دەڵێ مامۆستا ئەمێن 3 کاربۆنی دێڵمەوە. هاتە مشاکەی تەڵەبەی قشتۆکەمان هەیە. دەڵێم 3 کاربۆنی دێڵمەوە بەندی سیانیەکەی لێرە دادەنێم. کاربۆنە چ لێ دەکاتەوە؟ دەکاتە لەق. لە چێندەر؟ ئەلێرانە دەکاتە لەق. دەرێ ئەو سەر و ئەو سەری نابی مامۆستا بەس ناوەڕاستەکەی دەڵێ دەبی. قوتابیانی بەڕێز لە دەرسی ڕابردوو پێم گوتم ئەو دوو کاربۆنەی بەندی سیانیان لە نێوانە نابی لقی لەسەربی. ئاگادار بە لۆ ئاخر ئەو کاربۆنە دەبتە 5 بەند. 1 2 3 4 5. ئەوە نابی. ئاگادار بە کەواتە نە شوێنی بەندە سیانیەکەی ما بیگۆڕی نەدەشتوانی کاربۆنی لێکەوە نقطە سەریخەت. دەڵێم ئەم ئاوێتەیە C4H6 چەند ئایزۆمەری پێک هاتەیی هەیە؟ تەنها 2 ئایزۆمەری هەیە. 1 2. ئێستا پرسیارەکی دیکە لێ دەکەم. ئەو جارێ دەکەمە C5. ئەویشت لە بۆ دەکەم قوتابیانی بەڕێزم ئاوێتەی یان ئایزۆمەرەکانی ئاوێتەی C5H8 بنووسە. قوتابیانی بەڕێز کو دەزانم ئەو ئاوێتەیەم ئەلکاینە. ئەخە بەو یاسایی دەزانی CnH2n کەم 2 ئێوە 5 جاران 2 دەکاتە 10 کەمی 2 دەکا 8. ئێکەواتە ئەو بابەتەم ئەلکاینە. وەرەدەی ئایزۆمەرەکانی لە بۆ بکەین. تەمەشاکن. یەکەم زنجیرەکم لۆ بکە 5 کاربۆن بی بەبێ لق. ئەوە 5 کاربۆن. مادەم دەزانم ئەلکاینە بەندە سیانیەکەی لە ڕقم یەکی دادەنێم. ئەوە دامنە. ئەوە ناوی چییە؟ ڕەنووسکە لێرە 1 2 3 4 5. لە بین 1 و 2 یەکەکەی هەڵدەبژێرم 1 داش پێنتاین. یاڵا دووەم ئایا مەجال هەیە شوێنی بەندە سیانیەکەی بگۆڕی بینیە دووەم؟ بەڵێ هەیە. لە دووەمی دانێ. ئەوە ناوی چییە؟ هەلەو لای ڕەنووسکە کە بەندە سیانیەکەی لێ 1 2 3 4 5. یاڵا
لە بینی 2 و 3 دووەکەی هەڵدەبژێرم 2 داش پێنتاین ئاها ئایا مەجال هەیە بەندە سیانیەکەی لە ڕقم 2 ببەمە ڕقم 3 دەتوانی بهینێرە بەس ئەو کاتی لێرە ڕەنووز دەکەی و قوتابیانی بەڕێزەبتە 1 2 ئێدەگەی بەندە سیانیەکەی کەواتە ناوی دووبارە هەبی کە نەمتوانی شوێنی بەندە سیانیەکەی بگۆڕم ئەی حاڵەتی سێەم دێم زنجیرەی کورد دەکەمەوە 5 دەیکەمە 4 ئەوە کردمە 4 ئەلێرە بەندە سیانیەکەی دەکەم ئێ باشە لقەکەی بینمە چێندەر ئەو سەر و ئەو سەری نابی ئەوەش نابی چکە بەندی سیانی هەیە تەنها یەک شوێنت هەیە ئیلا ئێرە CH3 ئێوە درێژترین زنجیرە ئەلێرە ڕەنووسکەکە بەندە سیانیەکەی لێ نزیکە 1 2 3 ئەوەش 4 ئەوە دەبتە چێ ئەوە دەبتە لق لقەکەت لە ڕقم چەندە لە ڕقم 3 داش مەثیل ئاها بەندە سیانیەکە لە نێوان 1 و 2 کەواتە لە یەکەکەی هەڵدەبژێرم 4 کاربۆن دەبتە بیوتاین ئەوە کۆتایی پێدەینم ئێستا لەبەر ئەوەی ناتوانم شوێنی لقەکەی بگۆڕم لەبەر ئەوەی ناتوانم شوێنی بەندە سیانیەکەی بگۆڕم لەبەر ئەوەی ناتوانم کاربۆنی دیکەش لێ بکەمەوە بیکەمە لق خلاص کۆتایی پێدەینم دەڵێم ئەم ئاوێتەیە C5H8 سێ ئایزۆمەری پێکهاتەیی هەیە لەوانەیە ئەو پرسیارە لە بۆت بێتەوە پێت بڵێ کام لەمانە ئایزۆمەری ئاوێتەی C5H8ە بڵێ 1 داش پێنتاین ئەوە ڕاستە پێت بڵێ 2 داش پێنتاین ڕاستە پێت بڵێ 3 مەثیل 1 داش بیوتاین ڕاستە ئەو سێ شێوگە قوتابیانی بەڕێز هەمووی هەر C5H8 شێوجی گەردیان هەموو وەکو یەکە بەڵام چیان جیاوازە پێکهاتنیان جیاوازە گوتمان ئەوە پێی دەڵێن ئایزۆمەر زۆر باش ئەوە تەبعاً باسی ئایزۆمەری پێکهاتەییم کرد جۆری یەکەم کە لە ئەلکانی و هەروەها ئەلکین و ئەلکانی ئەڵقەیشم پێکەوە باس کرد و هەروەها ئەلکاینیشم بەتەنێ باس کرد لە هەر سێکیان ئەوە ئایزۆمەری پێکهاتەیی لۆی ڤیدیۆیەکە زۆر لەسەرتان درێژ نەبیتەوە لە ڤیدیۆی دابێ ئینشاءڵڵا ئایزۆمەری ئەندازەییشتان پێ دەڵێم چکە ئایزۆمەری ئەندازەیی بەڕاستی هەندێک وردە پێم خۆشنی ئەو هالە بە سەریعی بڕۆم ئینشاءڵڵا بە وردی لە ڤیدیۆی دابێ ئایزۆمەری ئەندازەییشتان پێ دەڵێم سەرکەوتوو بن خواتان لەگەڵ